ئازانی کورسان نیۆز سڵاوتان لەبێت بەنامەیەکی نوێی فایل و دیاردەتان پێشکەشەکەم. ماوەی چەند ڕۆژەکە لە شار و شارۆچکەکان یاریمی کوردستان دەبینین کە خۆپیشاندان دەستی پێ کردووە لە دژی نەدانی موچە و خەڵک نیگەرانن و خەڵک نیگەرانە لەو دۆخی کە لە ئێستادا هەیە بێکاری و بێموچەی و کەم دەرامەتی باڵی بەسەر بەشێکی زۆری خەڵکدا کێشاوە و هەمیشە دەوترێت خۆپیشاندان مافێکی سەرەتایی هەموو تاکێکە. ینی ئەو مافە هیچ کات نابێت لەو کەسانە وەربگیرێتەوە کە دەیانەوێت مافێکی خۆیان هەیە یا خۆت دەیانەوێت بچنە سەر شەقام و لە ڕێگەی ڕایگشتیەوە مافەکانی خۆیان بەدەست بهێنن. بەڵام ئەوی کە زۆر گرنگە باسی لێوە بکرێت ڕۆڵی میدیا و بەرپرسیارەتی میدیایە لە ڕووماڵکردنی خۆپیشانداندا. واتە لەگەڵ ئەوەی کە خۆپیشاندان مافێکی سەرەتایی هەموو تاکێکە، بەڵام ئایا ڕاگەیاندن دەبێت چۆن مامەڵە لەگەڵ ڕووماڵی خۆپیشاندانەکاندا بکات بە شێوەیەک کە کاریگەری خراپی لەسەر هەم هاوڵاتیان و هەم دوجار ڕایگشتی و کۆمەڵگاش دروست نەکات. بۆیە تەورێم جاری بەرنامەکەمان تایبەتە بە بەرپرسیارەتی میدیا لە ڕووماڵکردنی خۆپیشاندانەکاندا. راپۆرتێکمان هەیە سەرەتا راپۆرتەکە بینین و ئەگەڕێنەوەلاتە. دواکەوتنی موچە و بێکاری و هەژاری و کەم دەرامەتی وردە وردە خەریکە بڕست لە بەشێکی زۆری خەڵکی کوردستان دەبڕێت. زۆربەی جوڵە و چالاکیە بازرگانیەکان وەستاون بێهیوایی تا ئاستێکی زۆر ڕووی لە هاوڵاتیانی هەرێم کردووە. هۆکاری ئەم دۆخە ناهەموارەش تەنها یەکشت نییە، بەڵکو بەهۆی پەتای کۆرۆناوە جموجۆڵی بازرگانی لە جیهاندا زۆر کەم بۆتەوە و ئابووری زۆربەی وڵاتانی جیهان داتەپیوە. داهاتی وڵاتانی نەوتیش بۆ ماوەیەک نزیک بۆەوە لە سفر. عێراق و هەرێمی کوردستانیش بەهۆی پێشبەستن بە سەرچاوەی نەوت تووشی هەمان دۆخی سەختی ئابووری بوون. بەڵام ئەمە هەموو کێشەی هەرێم و عێراق نییە. سزادانی موچەخۆرانی هەرێم لەلایەن عێراقەوە بە بیانووی جۆراوجۆر کە مەبەستی سەرەکیان دروستکردنی فشارە لەسەر هەرێم و پووکانەوەی قەوارەکەی و برسیکردنی خەڵکی کوردستانە تا جارێکی تر نەبنەوە مەترسی لەسەر نەخشەی سیاسی عێراق و هەروەها لە ناوخۆی هەرێمیش هەبوونی گەندەڵیەکی زۆر، ئەنجام نەدانی چاکسازی ڕاستەقینە، نەبڕینی دەستی مافیا و کارتێلەکانی ئابووری و دابەژنەکردنی ئەو داهاتەی بەردەستە وا دەکات هاوڵاتیان بڕژێنە سەر شەقام و داوای مافی خۆیان بکەن کە ئەمە شێوازێکی ڕێگە پێدراوە. بەڵام ئەوەی لە خۆپیشاندانەکانی ئەم جارەدا تێبینیەکرێت هاندانێکی جودا و دوور لە ئیتیکی ڕۆژنامەوانی بەشێک لە دەستگاکانی میدیا و میدیاکارانە کە بووە هۆی گۆڕینی ئاراستەی خۆپیشاندانەکان بەڕادەیەک کە هان بدرێن بە چەکەوە پەلاماری بارەگا ڕەسمیەکان بەبێ جیاوازی بدرێت و تەنانەت بێڕێزی بە هەموو پیرۆزیەکانیش بکرێت. چەند دەستگایەکی میدیایی بە ئاشکرا لێدوانی هاوڵاتیان بڵاو دەکەنەوە کە هەڕەشە لە گیانی هێزە ئەمنیەکانەکەن بەبێ سانسۆر هەموو سوکایەتی و تەشهیرێک بەلایەنە سیاسیەکان بڵاو دەکەنەوە و دوجار دەبنە هاندەری ئەو گروپە خۆپیشاندەرەی کە لە ڕووی تەمەنەوە هێشتا مێرمنداڵن و بە ئاسانی دەبنە قوربانی. هەموو جارێکیش دەرەنجامەکان بریتی بوون لەوەی ژمارەیەک هاوڵاتی و هێزی ئەمنی گیانیان لە دەست بدەن و ببنە قوربانی. کۆتا قسە ئەوەیە کە ڕاستە داوای خۆپیشاندەران ڕەوایە و حکوومەت دەبێ بە دوای چارەسەری هەنووکەییدا بگەڕێت. بەڵام ئاخۆ شێوازی کاری ئەم بەشە لە میدیا و سۆشیال میدیا دروستە؟ ئەگەر وەڵامەکەی نەخێرە، ئایا پێویستە چڕە و شوێنێکی یاسایی و ڕەسمی بەرامبەریان بگیرێتە بەر تا یاری و بازرگانی بەڕۆحی خەڵکەوە نەکەن؟
دووبارە سڵاتان لەبێ ئازیزان لەگەڵتان بەردەوامە بن بە میوانداری هەرێک لا بەڕێزان کاروان ئەنوەر سکرتێری لقی سلێمانی سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان نیاز عەبدوڵڵا ڕۆژنامەنووس کە بە سوپاسەوە لە ستۆدیۆ لەگەڵ من ئامادەن هەروەها هەڵەت یەحیا کە لە قەزای چەمچەماڵەوە لەگەڵمان ئامادەیە برای ئەو قوربانیە کە بەداخەوە ڕۆژی دوێنێ لە خۆپیشاندانەکاندا گیانی لەدەستدا سەرەتا منە چمە لای کاک هەڵەت سڵاوت لێبێ هاوخەمی خۆمان دەرەبڕین بۆ ئەو براو کە بەداخەوە دوێنێ لە خۆپیشاندانەکاندا گیانی لەدەستداوە ئەگەر باسێکمان بۆ بکەی کە براکە تەمەنی چەند بوو و ئایا بەشداری خۆپیشاندانەکانی کردبوو یاخود چۆن ئەو ڕووداوی بەسەر هاتووە سڵاو لە ئێوە لە هەموو بینەرانی کەناڵە جوانەکەتان ئەم برایی ئێمە خۆپیشاندەر نەبوو هیچ پەیوەندیەکشی بە خۆپیشاندانەکانەوە نەبووە لەگەڵ باوکمان ڕۆژانە هاتوچۆی ئەو دەشتیان کردو و شوان بووە و لە دوای ئەوە کە گەڕاوەتەوە بۆ ناو شار شت بکڕێ لە کاتی گەڕانەوەیە تووشی ئەم مەوزوعە بووە و تووشی ئەم قەڵەباڵغەیە بووە ئیتر دەست کراوە بە تەقە لەلایەن لقی نۆزەی پارتی چەمچەماڵەوە ئەم برای منیان شەهید کردووە بەڵێ تەمەنی چەند بوو براکەت؟ براکەی من تەمەنی 24 ساڵ بوو 24 ساڵ بوو هیچ کێشەیەکتان لەگەڵ هیچ کەسێکان نەبووە؟ بەڵێ هیچ کێشەمان لەگەڵ هیچ کەسێکانیە لەگەڵ هیچ لایەنێکی پەیوەند هێزێکی ئەمنیدا نەبووە تەنها براکەی من شوان بووە و بەڕێڕە و ڕێکەوتووەتە ئەوێ لەلایەن پارتیەوە کوژراوە لەلایەن لقی نۆزەی چەمچەماڵەوە کوژراوە باشە کاک هەڵەت سکاڵاتان لە هیچ کەس و لایەنێک تۆمار کردووە؟ ئەمڕۆ سکاڵامان لە دوو بەرپرسی ناو لقی چەمچەماڵ تۆمار کردووە کە بەرپرسن لە ئەلێ بەرپرسیارەتیان لەسەر شانە لەسەر ئەوان تۆمارمان کردووە باش کاک هەڵەت قسەی ئێوە چییە بۆ خەڵک بەتایبەت ئەو کەسانی کە بەشداری خۆپیشاندان ئەکەن تا بەو شێوەیە بەداخەوە کە قوربانی لێ نەکەوێتەوە و دڵی کەسانێک وەک ئێوە ئازاری پێنەگات و جەرگی هیچ دایکێک نەسووتێ یعنی ئێوە چۆن ئامۆژگاری خەڵکەکەن بەوەی کە ئێمە وەک لە سەرەتاشەوە ئاماژەمان پێکرد بەڵێ خۆپیشاندان مافێکی سەرەتایی هەموو کەسێکە بەڵام ئێوە پێتان وایە کە بەم شێوەیە دەکرێت کێشەکان چارەسەر بکرێت؟ وڵی بەم شێوەیە ئەگەر ئاوە بەردەوام بێ هەم جەرگی دایکە سووتێەوە هەم کێشەکانیش حل ناکرێ بە سووتانی بارەگا و لق و مەڵبەند و مەکۆ ئەم شتانە داروبەر ئەمانە کێشانە چارەسەر ناکرێ خەڵک بێپارەیە خەڵک موچەی نییە یعنی ئەگەر ڕاستی دوێ بەڵام بەم شێوازەی ژین ناکرێت بەم کوشت و بڕە و چۆن جەرگەمەستان جەرە خەڵکتر بستێن و ئەوانە شکاتەقان لە براگەی من کرد و هەر خەڵکی ئەم شارن و هەر کوردن و هاوزمانی خۆمانن یعنی بەم شێوازە چارەسەر نابێ حکومە دەبێت ڕێگا چارێتر بدۆزێتەوە بۆ ئەم دۆخە ناخۆشی کە خەڵکی تەیە بەڵێ کاک هەڵەت براکەی جەنابەت بریندار بوو دواتر کۆچی دوایی کرد یا ڕاستەوخۆ لە شوێنی ڕووداوەکەی کۆچی دوایی کرد هەر ڕاستەوخۆ لە شوێنی ڕووداوەکەی کۆچی دوای کرد بەداخەوە باشە بۆ هێزە ئەمنیەکان چیتان هەیە ینی لە کاتی خۆپیشاندانەکان و لە کاتێکدا کە گردبوونەوەیکی بەم شێوە دەکرێت هێزە ئەمنیەکان ئێوە پێتان وایە هێزە ئەمنیەکان دەبێت چۆن مامەڵە لەگەڵ خۆپیشاندەرانە بکەن وڵی بۆ هێزە ئەمنیەکان بۆ هەموو هێزەکان چ پارتی چی یەکێتی هەموو هێزە ئەمنیەکان هەموو کەس و برای ئێمە و ئێمە چیان ماچەکەن ئەوانش لە ئەرکان بۆ پاراستنی نیشتیمان بەڵام نابێ کەس و کارەکەی خۆیان بکوژن بۆ شێوازە جەرگی ئێمە بستێنن یعنی براکە من تاوانی چی بوو بە ڕێڕە و ڕێکەوتە ئێوە کوشتیان لە بەلاش یعنی چۆن شدوا بێت بەڵێ کاک هەڵەت جەنابەت باست لەوە کرد کە سکاڵاتان تۆمار کردووە واتە ئێوە دەتانەوێت لە ڕێی دادگاوە مافی کوڕەکەی خۆتان وەربگرنەوە؟ بەڵێ ئێمە ئەمانەی لە ڕێی یاساوە لە ڕێی قانونەوە قانون بۆمان یەکلای کاتەوە و مافی خۆمان وەرگرینەوە بە شێوەیەکی ژواز لە مافی خۆمان نایێنین هەتا دو ئەناسە لەگەڵ ڕ
بەڵێ باشە تایبەت بە تەوەری بەرنامەکە ئێمە باسمان لەو کرد کە میدیا دەبێت ڕۆڵێکی باشی هەبێت لە گواستنەوە و ڕووماڵکردنی خۆپیشاندانانی کە دەکرێت و ئەو لێدوانانی کە لە خۆپیشاندەرەکان وەردەگیرێ. جەنابتان پێتان وایە لە ئێستادا میدیاکان بەو شێوەیە ڕووماڵی خۆپیشاندانەکان دەکەن کە هیچ گرژیەک و ئالۆزیەک دروست نەکە یاخود گرژی و ئالۆزیەکان زیاتر نەکە؟ وەڵی میدیا خۆی ڕۆڵێکی باشی گێڕەوە، یعنی میدیا زمانی خەڵکە چاوی خەڵکە، ئەگەر ئەم کەناڵانە نەبێ خەڵک هیچ نابینێ، خەڵک هیچ شتێ نازانێ، یعنی ئەوەی خەڵکەی زانێ و ئەوەی خەڵک فێری بووە لە ڕێی ئەم کەناڵانەوە بووە، ڕۆڵێکی زۆر باشی هەبووە. باشە کاک هەڵەت کۆتا قسەی ئێوە وەکو بنەماڵەی ئەو قوربانیەت چییە و داوای چی ئەکەن؟ ئێمە داوای مافی خۆمانەکەین، ئێتر هەر کەسێک کە تاوانبارە بە کوشتنی براکەم ئێمە حەقمان لای ئەو کەسەیە، بە هیچ شێوەیەکش لێ خۆش نابین و داوای مافی خۆمانەکەین. بەڵێ زۆر سپاس کاکەڵەت، سپاس بۆ ئامادەبوونت. بەڵێ ئازیزان بەردەوامە بین لەگەڵتان، ئەگەڕێمە بۆ لای میوانەکانی ستۆدیۆم. نیاز خانە جەناب تۆ دەست پێ یەکەم، میدیا ماوەی ئەم چەند ڕۆژێک کە خۆپیشاندان هەبوو چۆن مامەڵەی کرد؟ بۆ هەڵسەنگاندنی ڕۆڵی میدیا و قسەکردن لەسەر ئەو بابەتە، پێش ئەوە من سەری ڕێز و نەوازش و دڵنەوایی و هاوخەمی ئاراستەی ئەو خیانەوادانە ئەەکەم کە مناڵەکانیان لەم چەند ڕۆژانی ڕابردوو تا ئەمڕۆ شەهید بوون و هیوای زوو چاکبوونەوەی خێرا بۆ تەواوی ئەو بریندارانە ئەخوازم کە لەم چەند ڕۆژانەی ڕابردوو چ لە هاوڵاتیان و چ لە هێزە ئەمنیەکان و ئەو خەڵکانی دیکەش کە بریندار بوون. هەڵسەنگاندنی دۆخی میدیا ئەبێ لە چەند ئاستێک بێت. یەکەم ئەوەی کە میدیا لەم ماوەیە بۆ خۆی چۆن مامەڵی لەگەڵ کراوە، دووەم چۆن هەوڵی داوە ڕووماڵی تەواوی ئەو ناڕەزایەتیانە بکا کە لە هەرێمی کوردستان هەبوون. ئەوەی کە ئێمە ئیبینین بەداخەوە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو خراپترین مامەڵە لەگەڵ میدیاکاران لە هەرێمی کوردستان کراوە، ئەشکەنجەی بە گروپی ڕۆژنامەنووس دراوە، یەکێک لەوانە هەورازخانەکە تونترین ئەشکەنجە دراوە لە پیرەمەگرون و تیمەکانی دیکە لە چەند ڕۆژی ڕابردوو بەهۆی گازی فرمێسک ڕێژەوە جۆرەها بەریەکەوتن و بریندارکردنیان توش بوو و جیالەوەی کە دەستگای ڕاگەیاندن داخراوە بەبێ هیچ پاساوێک لە کاتێکا لە یاسای ڕۆژنامەگەری هەرێمی کوردستان لە بڕگەی 5 مادەی 2 ئەڵێ ڕۆژنامە یا کاری ڕۆژنامەوانی و دەستگای ڕاگەیاندن قەدەغە ناکرێت. بەڵام ڕێنمایەکانی فریکوێنسی سپیس کە ئێمە ساڵانێکە ئەڵێن بەشێکی زۆری پێچوانەی یاسای ڕۆژنامەگەری هەرێمی کوردستان و تەنانەت مادەی 37 و 38 دەستوری عێراقیشە بە ئارەزوی خۆی ئەچێت کەناڵی ڕاگەیاندن دائەخات. بەڵام پێچوانی ئەم کەناڵانە ڕەنگە ڕووماڵی ئەو خۆپیشاندانانە بە جۆرێ بکەن کە زیاتر دۆخەکە خراپ بکەن. خۆی دۆخراپی ئەشێت لە کەسێک و بۆ کەسێک بگۆڕێت ئەم هەڵسەنگاندن. لەوانەیە خەڵکێکی حزبی پێیان وا بێت ئەم جۆرە ڕووماڵکردنێکی مەترسیدارە. ئێمە قسەمان لەسەر ئەوەیە میدیا بەڵێ میدیا پێویستە بە پرەنسیپ بە ڕاستگۆیی کار بۆ هەموو گۆشەکانی ئەم ڕووداوانە بکەوە. خەڵک مافی زانینی هەیە، هەر دەستگایەکی ڕاگەیاندن ئەبێت بە چاو و گوێچکە و زمانی خەڵک و ئەم بەرپرسیارەتی کە لە ئەسۆی دەستگا ڕاگەیاندنەکانە بەبێ دووربوون لە بابەتی بوون پێویستە بابەتەکان بە شێوەیەکی بابەتیانە و ڕاستگۆیانە و سربەخۆیانە دوور لەلایەنداری بگوازێتەوە. ئێمە ئەزانین دەستگای ڕاگەیاندن لە هەرێمی کوردستان بەشێکی زۆری کەمترین فەزا بۆ دەستگای ئەهلی و سربەخۆ لە هەرێمی کوردستان هەیە. زۆربەی میدیاکان میدیای حیزبین، بەداخە ئەو فەزایی کە لە ماوەی ڕابردووش هەبووە هەوڵی سەرکوتکاری دراوە. بەڵام ئەوەی کە هەیە ناکرێ میدیایە قسە بکا کە لەگەڵ دەسەڵاتێک یا کۆمەڵێک بەرپرس ناگونجێت. ئەم بەرپرسانە هەموو دەسەڵاتێکی خۆیان لە حکومەت بەکاربێنن بۆ هەڵکوتانە سەر میدیاکار لە هەر شوێنێکی دیکەیان دەستگای ڕاگەیاندن. قسەکە ئەوەیەکە ئەوەی کە لە سەرەتای ڕاپۆرتەکە جەنابتان ئاماژەتان پێکرد کە میدیا بۆ چوونی هاوڵاتیەک گوازێتەوە. یەکێک لەو مافانی میدیاکار و ئەوەی کە لە پەیماننامەی فدراسیۆنی شەرەفی ڕۆژنامەنووسانی نێودوڵەتی هەیە کە لە مادەی 2 یاسای ڕۆژنامەگەری لە بڕگەیەک ئاماژەی پێکراوە
ڕۆژنامەنووسان لە یەکێک لەو خاڵانە ئەبێ کار لەسەر پاراستنی بنەماکانی ئازادی ڕادەربڕین بکەن ئەکرێت ئەو دەستگا ڕاگەیاندنە بۆم گرنگە ئەم پرەنسیپە تەواو بکەم چونکە جێبەجێنەکردنی ئەمە لە یاسای ڕۆژنامەگەری بڕگەی یەکی مادەی نۆ هەمان یاسا سزا دانراوە بۆ ئێمە ڕۆژنامەنووس لەسەر ئەو قسەی جەنابەت ڕاستە میدیا ئەرکی ئەوەیە کە ئازادی ڕادەربڕین بگوازێتەوە بەڵام هەندێک جار ینی وەرگرتنی لێدوانی هەنێک کەس هەڕەشەکردن لە دەستگا ئەمنیەکان بەوەی کە جنێوان و قسەی ناشرین گواستنەوەی ئەمانە ئەمە تۆ پێ دوایە ئازادی ڕادەربڕین خۆی لە چوارچەوەی ئەم قسەی کە ئێڵێم یەکێک لەو کێشانەی کە بەردەوام لەم بابەتە ڕوو ئەداکات جەنابەت ئاماژەت پێی کرد کە خەڵکێک ناوزراندن ئەکات هەڕەشە ئەکات زۆربەی لە کاتی پەخشی ڕاستەوخۆیان ڕوو ئەدا و لەم پەخشی ڕاستەوخۆیانی کە ڕوو ئەدەن کۆنتترۆلکردنی ئەم بابەتانە ئاسان نییە و نەکات لە کوردستان تەنانەت زۆر جار لە هەموو ڕووماڵەکانی دیکەی بەغدا شوێنەکانی دیکەی جیهانیش لە پەخشی ڕاستەوخۆیە ئەم جۆرە بابەتانە ڕوو ئەدا کە زۆر جار لە کۆنتترۆلی خودی ئەو کەسەی کە پەیامنێرە یا پێشکەشکارە دەرئەچێت یا هەندێک جار تۆ لە ناو بابەرنامەیەکی ڕاستەوخۆی کە تەنانەت لە حاڵەتی ئاساییە لە حاڵتی شەڕانیە یەکێک لەو کەسانەی کە پەیوەندی ئەکات تەنانەت تەشیر بەخودی پێشکەشکارەکە بەردەوامی هەبوو کرا بە پلانێکی بەردەوامی ئەو دەستگایە بۆ نمونە من ناتوانم ینی بڵێم ئەمە پلانە چونکە ئەگەر قسەکردن لەسەر پلان و شێوازی کارکردن بێت ئێمە ئەزانین هەموو دەستگایەک لە هەرێمی کوردستان و لە جیهانیش جۆرێک لە پلان و استراتیژ و سیاسەتی کارکردنی خۆی هەیە ئێمە جەخت لەسەر بنەمای ڕاستگۆیی هەموو گۆشەکانی هەر ڕووداوێک ئەکەینەوە کە یاسای ڕۆژنامەگەری بۆ خۆی فراهەمی کردووە و پێچەوانەی ئەو ڕەفتارانی کە خودی دەستگا ڕاگەیاندنەکان زۆر جار تێکەڵ ئەبن بە خۆپێشاندانەکان زۆر گرنگە میدیاکار ناسنامەی خۆی جیاب بکاتەوە لەو کاتی کە ئەچێتە ناو خۆپێشاندانەکان ئایا وەکو ڕۆژنامەنووسێک ئەوێ ڕووماڵ بکە یاخود ببێ بە خۆپێشاندەرێک ئەوەی کە گرنگە ڕۆژنامەنووس پێویستە ناسنامەی خۆی وەکو ڕۆژنامەوان بپارێزێ و نەبێتە بەشێک لە خۆپێشاندانەکان زۆر تەواوە کاک کاروانمەنیە مەلای جەنابەت و ئەمە لەو پرسیارەوە دەست پێ بکەم و نیازخانیش ئاماژەی بۆ کرد ڕاگەیاندنەکان لای ئێمە بەشێکن لە خۆپیشاندانەکان یاخود تەنها ڕووماڵی خۆپیشاندانەکانەکەن سڵاو بۆ بینەران سەد حیف بۆ خوێنی ئەو گەنجانی کە لەم سێ ڕۆژی ڕابردووار ڕژا ئەو ئازاری کە برینارەکان چ لە ئەفسەران و چ لە پۆلیس و خۆپیشاندەران ئیچێژن بەدەستی کەم تا زۆر تامل حاڵەتێکی نەخوازراو کە ئاوای هاتووتە پێشەوە لە هەموو لایەک و من باسم کردووە ئەژڵێم میدیا چەکی دووسەرە ئەتوانی بە دیوە باشەکەی بەکاریبێنی ئەتوانی دوا بەکاریبێنی کە دنیا لێ بکە بە چەرمەچۆلەکە و دنیا لێ بکە بە ئاگر و ئاسن بۆیە لە هەموو دنیاە ئێستا دەسەڵات میدیایی بابڕێەوە میدیا ئەگەر میدیایەکی تۆپمە و بێئینحیازت هەبێت ئەو میدیای ئەو وڵاتی کە میدیاکی ئازادە میدیاکی سربەخۆی میدیاکی میدیاکارەکانی دوای پارە و پول و سەرۆت و سامانە ناگەڕێن سێرەکی وڵاتێکی ڕاستیەکانی تیا شاراون نییە سەبارەت بۆ پرسیاری کە تۆ ئیکیت ئایا میدیاکار چۆن بتوانێت ڕووماڵ کات یا میدیاکار هەر میدیاکار بێ یان سیاسەتیش بکە لەگەڵیا من ئەڵێم تەنها پزیشک دکتۆر لەگەڵ میدیاکار سوێنی تەخەڕوجیان جیاوازە دکتۆر سوێنەی پێڵە سوێنی ئەبیکرات ئەوەی ئێمە سوێنێکی تایبەتە کە ڕۆژنامەنووس بەکالۆرێز وەرەگریان دبلۆم وەرەگری سوێنەکەی تایبەتە بۆ لەبەرەوەی ئەسرارێکەوێتە بەردەست خوێنی خەڵکێکەوێتە بەردەست ئاشتی و ئاشتەوایەکەوێتە بەردەست ئەسراری کۆمەڵایەتی خەڵک و ئەنی بەپی ئەو دۆسیانێکێتە بەردەستی بۆیە ئەم دوو سنفە ئەم دوو توێژە لە ناو کۆمەلگایە بەرپرسیارەتەکان ئەوەنە گەورەیە کە سوێنی تەخەڕوجەکەیان سوێنی دەست بەکاربوونیان جیاواز بۆ دانراوە میدیاکار سوێن ئەخوات ئەڵێ بۆ ئەرکی کە لەسەر شانمە بۆی کە باوەڕم پێێتی ئەبێت کارێکی خۆم تێکەڵی کاری تر نەکەم کارێکی خۆی چۆنە کاری بیزەبە دۆکو چۆن دکتۆرێک نەشتەرگەریەکە کە ناوسی نەخۆشێک کاتەوە لەو کاتە فۆکەسی لەسەر ئیشەکەی خۆیەتی بەس ئەو نەخۆشە ئەگەر هەر لایەنێک بێت هەر جەندەرێکی هەبێ هەر نەتەوەیەک بێ هەرشێ بەڵام ئەم ئیشی خۆی جێبەجێکە ڕۆژنامەنووسیش بە هەمان شێوەیە کە ئەڕاتە ڕووماڵکردنی خۆپیشاندانێک بۆ نمونە لە سەیسایە چی ئەبێت ئەوە ئەگوازێتەوە ڕێی خۆی نابێت یاڵ چێشکات ئێمە لێرە ڕاستە کۆمەڵی لە ڕۆژنامەنووسەکانمان خبری ئەویان نییە شارەزایی ئەویان نییە لە هەندێک کات ڕۆژنامەنووس ئەبێ بە سیاست مەدار ڕۆژنامەنووس ئەبێ بە خەتیبی مزگەوت ڕۆژنامەنووس ئەبێ بە ئەو خەڵکی کە ینی قسەی خطابی ئەیە نەقێر ئەمانە لای ئێمە تا ئێستا لێرە و لێش کە بەداخەوە ئەڵم کە لە کاتی پشێوەکانە زۆر بە زەقی دەرەکەوێ ئەم کێشەیەمان هەیە بەڵام لە کاتی ئاشتەوەیەکانە زۆرتر زەق نابێتەوە بەڵام لەم سێ ڕۆژی ڕابردووە هەروەکو نیازخان باسی دەکرد زۆرترین
پێشەلکاری بەرامبەر بە ڕۆژنامەنووس کراوە ڕاستە بەڵام ڕۆژنامەنووس زۆرترین پێشەلکاری بەرامبەر بە ئەرکەکەی خۆی کردووە پیشاندانی سووتاندنی بۆ نمونە قورئان کە ئەمە زۆربەی خەڵک ئازارەیە سووتاندانی پیشاندانی برینارێک کە لەسرە مەرگەیە سووتاندنی ئەو مەلەفانەی من ئێوارە کە مەلەفەکانم بینی لە پەروەردەی شارەزوور سجلی تەلەبە و دکتۆر و مامۆستا و ئەوانی کە هاتوونەتە دەرەوە نەوتیان پیاکەن و یان سووتیان بەڕاستی ینی لە دڵەوە پێم ناخۆش و بەڕاستی ینی هەستم کرد حاڵەتی دەرونیم بۆ شێوەی ناوێت چونکە من خۆم ئەو تەجروبەیەم بینیوە من لە هەشتا ئەگەر بمەوێت بڕۆم بڕوانامی ساڵی هەشتا خۆم بێنمەوە کە لە هەڵەبجە دوای کیمیاباران ئێستا بڕوانامەم نییە من ناتوانم بڕوانامی خۆم بێنمەوە ئەی باشە لە زروفێکی ئاوا هەیە کە ناحیە ئەسووتێنرێت کە دایری مرور ئەسووتێنرێت ماتۆڕەکان ئەبرێن بە دەرچاو ئەمانە هەمووی حاڵەتی میدیا کە نابێ پیشان بدە بەڕاستی بۆ ناشرینکردن ناشرین ئەمە خۆپیشاندان نەبوو ئەوەی کە میدیا گواستیەوە بەڵام میدیا لێرە کێشەکە ئێمە لێرە میدیا چەند میدیایە میدیا کە نیازخان دەڵێ میدیاکان زۆر بەیان لە حیزبەوە نزیکن بۆ پێشتر وە بەڵام ئێستا میدیا زیاتر میدیای من دوای گەڕێم وڵات باس لەواکەین کە میدیاکان لە هەرێمی کوردستان تا چەند بە یاسا ڕێک خراون نیازخان وەک کاکەروانیش ئاماژەی پێکرد بڵاوکردنەوەی هەنێک ڕاستم هەنێک سوورە هەنێک ڤیدۆ وەک کاکەروانیش ئاماژەی پێکرد کاریگەری زۆر خراپ لە سەر دەرونی بینەر و بیسەر و خوێنەر کاتێک کە ئەخوێنێتەوە ئەو بابەتە دروست ئەکا یعنی وەک جەناب دوتت ڕۆژنامەنووسان زۆرترین دەستدرێژیان بەرامبەر کراوە بەڵام بۆ ڕۆژنامەنووسانیش بە ئەرکی خۆیان هەڵناسن بە شێوەیەک کە هەم ئەو ڕووماڵانەی کە هەیە ئەو هەواڵانەی هەیە بیگوازنەوە و لە هەمان کاتیشدا دەرونی بینەر ئازار لێن زانی خانم گیان ئەوەی لە کوردستان ڕوئەدا بۆ خۆی هەموو خەڵک ئازارەدا ئێمە ناتوانین بۆی کە ڕوئەدا سەرباری هەر بۆچوون و جیاوازیەکمان لەو ناڕەزایەتی کە هەیە کە خەڵکێک بەڕاپەڕی ناوی ئەبەن یا بە دەستەواژەی جیاواز ناوی ئەبەن ئێمە ڕەتی بکەینەوە تەنیا لەبەرەوەی کە لەگەڵ بۆچوون و دیدگای ئێمە ناگونجێت ئێمە خۆمان ببوێرین لە ڕووماڵکردنی ئەو ڕووداوانە بەڵێ لە هەموو جیهان بەشێک ئەو دیمەنانی کە هەیە لە کوشتن لە خوێن ئەوەی کە پەردەپۆش ئەکرێ پیشانی خەڵک نادرێ لەو دیمەنانی کە لە بابەتی تەرمن هەر کەناڵێک جۆرێک لە سیاست و لە پرەنسیپی خۆی هەیە بۆ مامەڵەکردن لەگەڵ ئەو دۆسیانە ئەمانە جیاوازن بەڵام کە دێتە سەر ڕووماڵ و گواستنەوەی زانیاری هەموو خەڵکی کوردستان حەقی ئەوەی هەیە کە بزانێت تەنانەت چۆن مامەڵە لەگەڵ سووتانی شوێنێک ئەکرێ خەڵک حەقی هەیە کە بزانرێت چی ڕوو ئەدا لە کوردستان ئەم بابەتە لەگەڵ گواستنەوەی زانیاری جیاوازە لە گواستنەوەی زانیاری جیاوازە لەگەڵ ئەوەی کە تۆ جۆرێک تێکەڵ بەهاندانەکان بی من قسم لەسەر ئەو بابەت منش بەبەستەکەم ئەوەیە کاتێک کە تۆ ڤیدۆیەک بڵاوەکەیتەوە یان سوڕێک بڵاوەکەیتەوە بەشێکی ئەو کەسانی کە لە خۆ پیشاندەرەکانن مرد منداڵن و دوایەوە تۆ لە پیجەکاندا کاتێک هەموو هەر کەسێک مۆبایلی بەدەستەوەیە ئەو ڤیدۆیانە ئەبینێ ڕەنگە ئەو کەسانە کە مرد منداڵن لە تەمەنێکان حەسکەن ئەم شتە دووبارە بکەنەوە بەشداری خۆ پیشاندانەکانەکەنەوە حەسکا تایەک بسووتێنێ حەسکا بینایەک بەردباران کە یعنی من لەو ڕۆ باسی کاریگەری خراپەکانیە ئەوەی ڕوو ئەدا لە کوردستان گەورەترە لە بابەتی نەبوونی موچە ئەمێ ئەو بڵێم فاکتەرەکانی سەرهەڵدانی خودی خۆپێشاندانەکە فاکتەری هێند بەهێزن و هاوڵاتیش مافی خۆیەتی لەو ڕووداوانی کە ڕوو ئەدەن لە ڕێگەی سۆشیال میدیا و بیگوازێتەوە تەنانەت زۆرێک لەو دەستگا ڕاگەیاندانی کە پێویستە بە شێوەیەک ڕۆماڵ بکەن لە زۆر شوێن ڕێگریان لێ ئەکرێ و پاشان ئەبێ شتێک بزانین ئەم دۆسیانە نەک بە تەنیا وەکو ڕۆژنامەنووس ئەگەر وەکو دۆسی مافی مرۆڤ لەیان بڕوانین وەکو بەرگریکاری مافی مرۆڤ لەیان بڕوانین ئەبێت تەواوی سەرپێچیەکانی هێزە ئەمنیەکانیش پیشانی خەڵک بدرێ و ئەوەی کە قایمقام گول دەمانچەی بەدەسەوەیە تەقە لە خۆپێشان دەرئەکا یعنی ئەمە بڵێن وڵات دەرونی خەڵک ئەشێوێنێ نابێت لە سوشیال میدیا بڵاوێتەوە نەخێر ئەمە تاوانە و بەرپرسیارەتی هەیە و پاشان ئەو کەسانەی بەپێی یاسا لە هەرێمی کوردستان ئەوانەی کە پێویستە مامەڵە لەگەڵ خۆپێشان دەرکەن ئەبێ هێزی چالاکیە مەدەنیەکان بن ئەوەی لە کوردستان دژایەتی و ڕوبەڕووی خۆپێشاندەران بۆتەوە زیاترە لە هێزی چالاکیە مەدەنیەکان کە بەپێی یاسا دیاری کراوە پێت هاتووە لە هێزی هەموو پێکهاتەکانی هێزی ئاسایش و هەموو پێکهاتەکانی دیکەی هێزی پۆلیس و تەنانەت لە زۆر شوێن هێزەکانی پێشمەرگە پاسەوانی تایبەتی بەرپرسان هەمووی تێکەڵ بەم جۆرە لە کاردانەوە بوون ئێتۆ ئەمانە بە بەڵگەنامەیەکەی ئەگەر ناتۆ چۆن سبێنێ بکوژی
براکەی کاکە هەڵت ئەدۆزیتەوە کە ئەم چوە وەک ئەوەی کە خۆی ئێڵێ بۆ کڕینی پێداویستی ژیانی ڕۆژانەی لەلایەن کەسێک کۆکوژراوە ئەمێ ئەوە بڵێم کە ئەمە هەمان ڕووداوی هەفتەی شوباتمان بەیاد دەهێنێتەوە لە شەهیدکردنی گەرمیانی 10 ساڵ کە کاتێک کە بە بازاڕە تێپەڕیوە شەهیدیان کردەوە لەگەڵ ئەوەشدا خۆپیشاندانەکان لە هەرێمی کوردستاندا بە یاسا ڕێکخراون بەڵێ خۆپیشاندانەکان ئێمە یاسای تایبەت بە ڕێخستنی خۆپیشاندانمان هەیە و لەو یاسادا ئاماژە بۆ کراوە کە بەم شێوەیە دەبێت خۆپیشاندان بکرێەوە بەم شێوەش لە ڕاگەیانەکانەوە یەک خاڵ بڵێم کە پرەنسیپە ئەمە قسەی من نییە ئەمە پرەنسیپی نێودەوڵەتی و ئەبێت لە هەرێمی کوردستانیش جێبەجێ بکرێت تەنانەت لەو کاتانەی کە خۆپیشاندان ئەکرێت لە دەرەوەی یاساواتا بەوێ مۆڵەت بەڵام ئێمە بەر لەوەی کە لەسەر ئەو جوزئە قسە بکەم ئەبێ لەسەر ئەوە قسە بکەم کاتێک کە تۆ مۆڵەت نادەی بە خۆپیشاندەر یاسای ڕێخستنی خۆپیشاندان جێبەجێ ناکەی خۆپیشاندانت لە هاوڵاتی هەرێمی کوردستان لە سەرانسەری کوردستان قەدەغە کردووە و تەنانەت ئەو هاوڕێیانەمان کە لە ڕابردوو خۆپیشاندانیان کرد کە تا ئێستا لە زیندانەکانی دهۆک و هەولێرن تۆ ڕێگە نادی خۆپیشاندانکە کەواتە خۆپیشاندان سەرپەرشتیاری نابێ کەواتە بێ بە فەوزا وەک ئەمی کە هەیە لە زۆر حاڵەتا توندوتیژی ڕوئەدار ڕێخەری خۆپیشاندان دیار نییە ئاراستەکانی خۆپیشاندان دیار نییە خاڵی دووەم پرەنسیپی دووەم ئەمێ باسی بکەم لە دەستوری عێراق مافی خۆپیشاندان لە مادەی 38 ڕێکخراوە لە بڕگەی سەی ئەم یاسایە کە ئەڵێ خۆپیشاندان مافێکی ئازادانەیە ئێمەش لەسەر ئەوە نیە کە خۆپیشاندان نەکرێ ئێمە باسی ئەوە ئەکەین کە خاڵی ڕووماڵی ئەم خۆپیشاندان خاڵی دووەم یاسای ڕێخستنی خۆپیشاندان تەنانەت ئەوانەی کە لە دەروی یاسای خۆپیشاندان مامەڵە ئەکەن بەپێی مادەی 11 ئەو یاسایە غەرامەکە و بڕی زیندانیکردنەکەی داناوە کە 6 مانگە خاڵێکی تر کاتێککە حکوومەت پێویستە بڵاوە بە خۆپیشاندەران بکات لە کاتێکە یەکەم پێویستە ئسعاف بەکاربێنی واتە دەنگی ئاگادارکردنەوە ئەمە پرەنسیپی یەکەمە لە دوای پرەنسیپی یەکەم ئاو بەکارهێنێ ئاو پرژێنەکە بەکارهێنێ و ئەگەر خۆپیشاندان بە خۆپیشاندەران بڵاویان نەکرد ئەو کاتە گازی فرمێسکڕێژ بەکارهێنێ و ئەمەوێ بڵێم لە بینی گازی فرمێسکڕێژ و بەکارهێنانی ئاو ستاندارد هەیە ئەم گازەی بەکارهێنرێمە لەگەڵ غازەکەی هەڵەبجە و کیمیابارانی هەڵەبجە زۆر جیاوازیەکی ئۆتۆی نییە خاڵێکی تر وەک تەواوی بکەم ئەو گولە پلاستیکی بەکارهێنرێ نابێ ڕووی بکرێتە هاوڵاتی بۆی برینداری بکە بۆمبی دەنگی نابێ ڕووی بکرێتە هاوڵاتی بەکار بهێنرێ بۆ بڵاو پێکردنی خۆپیشاندەر لێرە گولەی زیندوو بەکارهێنرێ هیچ یەکێک لەو پرەنسیپانێکی ئێمە ئاماژەمان پێکرد بەکار ناهێنرێ لەلایەن هێزی چالاکە مەدەنیەکان کە پێویستە بەشداری کاکەڕان با بگەڕێنەوە سەر تەوەری بەرنامەکە میدیا تۆزێک لە تەوەرلامان ناتوانێت بە تایبەت باسی ڕووماڵەکان ئەکەین و بە تایبەت باسی ڕۆڵی میدیاکەین و بەرپرسیارەتی میدیاکەین لە ڕێخستنی خۆپیشاندانەکان و ڕووماڵکردنی ئەمە بپرسم میدیاکان لە هەرێمی کوردستان بە یاسا ڕێکخراون یاسامان هەیە وەک یاسا بەڵام ئەتوانی وای لێ بکەی بڵێ تا چەند میدیاکار یان میدیاکان پابندن بە یاساکانە دو یاسای زۆر گونجاومان هەیە ئاماژەی پێیا نیازخان یاسای ژمارە 35 ساڵی 2007مان هەیە یاسای بەدەستێنانی زانیاریشمانی هەردوو یاساکە جوان نووسراون ئەتوانی سوودی لەوەرگری بەڵام ئێمە باز لە گۆڕەپانی ئیشکردنی خۆمانەکەین ئێمە ڕۆژنامە نووسین من سکرتێری لە سلێمانیم ئەم هەموو کێشەی کە نیازخان باسێکە تانیوە شۆ من خەریکی چارەسەر و دەردە دڵ و هاتن و ڕۆشتن و ئەمانم بەڵام من یەک پرسیار ئەەکەم 11 سپتەمبەر ڕوویا لە ئەمریکا تەحەدا ئەەکەم هەتاوەکو ئێستا یەک کەس لەسەر ئەرزا کوژراوێک و تەرمێکی 11 سپتەمبەری دیبێت بۆ ئەمریکا میدیای نییە 5,000 بەس تەلەڤیزیۆنی تایە 8,000 بەس کەناڵی ڕێگە پێدراوی تایە بۆ کەس تەرمێکی نەبین بۆ کەس برینارێکی ئەمریکای نەبینی یعنی ئەوان میدیاکاری ئێمە لە هی ئەوان بەقابلەتتر و شارەزاتتر و ئەکتیفترن بێگومان نەخێر کەواتە تۆ لێرە میدیا علمە زانستە من ناتوانم ئیجتیهادی خۆم بکەم بڵێم وا ئەەکەم و ئەمانە ئەەکەم نەخێر میدیا لە کاتێکا میدیایە کە فیدباک دروستکات فیدباکی چۆن من فیدباکی دروستکەم کە بڕۆم مزگەوت بسووتێنم ئەو فیدباک نییە ئەو وێرانکردنە 103 ڕۆژ ساڵی 2010 103 ڕۆژ لە سلێمانیا مامۆسایان و فەرمانبەران خۆپیشاندانیان کرد یەک پێشەلکاری میدیایی نەبوو لەبەرەوەی خۆ مامۆسایان و خۆپیشاندەران هەمویان خەڵکێک بوون لە تەمەنێکی جاری کراوە یەک پێشەلکاریم تەسجیل کردووە لە سلێمانیا من لە ماوەی ئەو 103 ڕۆژەیە یەک بەردەفرچی هەبوو ئەمە هەبوو بەعکسەوە کە خۆپیشاندانیان نەکرد لە دوایی کۆمەڵێکیان تیمێکیان دروست کرد بوو دەبێ ئاوی بەتاڵ و کاغەز و دەسری کاغەز و ئەمانیان هەموو کۆ کردیان کردە زەرفێک و ئەیان بەست و نەشیان هێشت کلینەرەکان باشە بە بەراورد بەم چەند ڕۆژێک کە خۆپیشاندان هەبوو پێشێکەکان ئەمە من ناتوانم ناوی بنێم خۆپیشاندان چونکە ئێستا هەر میدیاکارێک بنێرمە ناو
خۆپشاندەرەکانەوە یان ناو پۆلیسەکان لە بینەکەیە بەردی ئەمی بەرنەکەوێت گولەی ئەوی بەرەکەوێت ئاگری ئەمی بەرنەکەوێت غازی ئەوی بەرەکەوێت ئێستا وای لاتوو لەبەرەوە ناتوانم یەک پێشەکاری لەماوە ئەم سێ ڕۆژە نەمانتوانین یەک پێشەکاری تۆمارکەین بۆ لەبەری حاڵەتەکە لە دەست دەرچووە ئەمە ئەوە نییە یەک کەسێک بزانی بەردیەت کەس نازانێ بەرد لە کوێوەیەت دووکەڵیت مەسەلەن سووتانە قورئان ئەسووتێ مزگەوت ئەسووتێ مەکتەب ئەسووتێ سجل ئەسووتێ ئەمەی ئێستا خۆپیشاندانی یاسایەکی هەیە یاساکە بۆ دیاری ئەکات لە کوێ ڕووی لە کوێ ناڕووی ئەمە ئیلاخەوە بەڵام میدیا ئەبێت چۆن مامەڵە بکات میدیا بۆ علمی بۆ زانستی هەندێک ئەو بڵاوکردنەوەی ئەو ڤیدیوانی کە لە میدیاکانەوە بڵاو دەکرێتەوە ئەو لێدوانانی کە وەردەگیرێت پێتان وایە لەم کاتەیە هیچ گرنگیکی یاخود نابێت بڵاو بکرێتەوە لە میدیایە نیازخان زۆر باش دەزانێت شتێک هەیە پێوترێت دەرگاوان ئەمە هەر کات لە زانستی میدیا دەرگاوان فلترەیشنە یعنی تۆ شتێک یعنی پێش ئەوی بڵاوی کەیت ئەبێ بزانیت بڵاوکردنەوەی ئەمە خەڵکی لە خۆش ئەیبینێت خەڵکی بەتەمەن ئەیبینێ مناڵ ئەیبینێت هەنێ حاڵەت ئەیبینێت ئەو قسانەی کە ئەڕوات ئەمە سوۆسیال میدیایە ئەمەی کە زیاتر بڵاوکرێتەوە ئەوانەی کە کەناڵەکان بڵاوی ئەەکەنەوە ئەیهێنێ فلتەری ئەکات لای خۆی ئەبێ وابێت کەوان نەبوو مانای لادانە لە ئیشکردن تا ئێستا ئەم سێ ڕۆژە من نەمدیوە یەکێک لە کەناڵەکان بیسەلمێنێ بڵێت سووتاندنی سجلی مەکتەب خراپە سووتاندنی دایرەی مرور خراپە ئەولاتی سیاری من و تۆ ئەم و ئەوی تایە کە تۆ ئەی سووتێنیت آخر میدیا چۆن ئەبێ میدیا دەوری سێربزی باز زۆر ناکەین ئێستا ئێمە لەماوەی ئەم سێ ڕۆژەیە سعری دۆلار لە کوردستان نازانین چۆن بەرز بووەتەوە ئێستا ئەم ئێوارەیە تقریبا باسی 126,000 کرد کە نسبەتێکی زۆر خەیاڵی بەرز بووەتەوە بەچی بەوەی کە پشەوی دروستە بێت کە پشەوی دروستە بێت میدیا ئەگەر ڕێگر نەبێت سعری بنزین بەرز بێتەوە سعری خواردن بەرز بێتەوە سعری دراوەکان یاری ئەکەن میدیا ئەتوانێت دنیا لێ بکە بە ئاگر هەر بەڕاستی و ئەشتوانێ وا بکە کارێکی وا ببینێت کە ڕاستیەکان وەک خۆی کە ئیشی میدیا گواستنەوەی زانیاریە لە کات و ساتی خۆیان بە مزداقێتەوە بەڕازووی بەبێ ئەوەی کە من ڕۆژنامە نووسم من پەیامێرم کەلوپەلی خۆم لەبەرای ئەڕۆم لێ شتێک ئەگوازم کە ڕوویاوە نەک بێم بە هەناسی خۆم تحلیل بکەم ئێستا سەیری تایتڵی ژێر تەلەڤیزیۆنەکانی ئەمڕۆی کوردستان بکەم هەر بە تایتڵەکانی ژێر هەر بە نووسینەکانە ئەزانی ئەم تەلەڤیزیۆنە چەند ئەکادیمی ئیشەکە ئەم تەلەڤیزیۆنە چەند پرەنسیپەکانی کاری میدیایی پەیڕەو کردووە چەند پێشێلی کردووە باز لە سوشیال میدیا ناکەیت سوشیال میدیا هاوڵاتیەکە گەنجەکە هەرزەکارێکە حەزەکە خۆی دەرکەوێت سێلفی ئەگرێت دایرێک ئەسووتێت دایرەکە بۆ نمونە پاسەوانی سنوورە لە خوڕماڵ لە پاڵەیە وەساو یەک سێلفی گرتو لە پشتۆ ئاگرەکە دەرەچێت ئەمە هیچ نییە تر چی هەیە چیتیانی ئەوراقی تایەتیانی ئەو لە ئاستی بەرپرسیارەتی نییە بەڵام کێ لە ئاسی بەرپرسیارەتیە میدیاکارەکە لە ئاسی بەرپرسیارەتیە کەناڵە ڕێگە پێدراوەکە کە مۆڵەتی هەیە لە ئاسی بەرپرسیارەتیە ئەو کەسەی کە تێست باڵێت تێکسێک بڵاوە کاتەوە ئەبێ بزانێت کە ئەم تێکسە فیدباکی هەیە ئایا ئەو شتێکی ئەم خەڵکە ئیکات گونجاوە هەر ئەوە پێم بڵێ ئەگەر گونجاو نییە بۆی ڕوونەکەیتەوە ئایا بۆچی گونجاو نییە بەڵام خۆ هەموو کەسێکیش لەگەڵ وایە کە خۆپیشاندان مافی شەرعی لە جاڕنامەی گەردونی مافی با خۆپیشاندان هاتوو بەڵام بۆ پرەنسیپانەی کە سیستەم دیاری ئەکات زۆر باشە نیازخان ئەوەی کە دەبینرێت بە تایبەت لە پیجەکاندا لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بە لایف بەڕاستە و خۆ لە شوێنی خۆپیشاندانەکانەوە کە چۆن بۆ نمونە بیناکان ئەسووتێنرێەوە چۆن بەردەکان ئەهاویژرێ ئەمانە ڕاستە خۆ خەڵک لە ماڵەوە دانیشە سەیرێکە ئەمە کارێکی باشە ئەمە کاریگەری خراپی نییە لەسەر ئەو کەسێک کە سەیری ئەو ڤیدۆیان کات زانی ئێمە با خاڵێک جیاکەینەوە لانەخان ئەوەم زۆر بۆ گرنگە ئێمە لە بەردەم بەرپرسیارەتێکی گەورەی من و کاکاروان کە قساکەین وە کەناڵەکەی بەڕێزیشتان هەروەها ئەو خۆپێشاندانەی کە ڕوو ئەدا بەهۆی هاندانی میدیاوە نیە تکایە بە ئەم خاڵە جیاکەین ینی جۆری پرسیارەکان بەرەوە وا دەرئەکەوێت لە مەزمونە کە ئێمە میدیا بە هۆکاری سەرەکی بزانین بۆی کە خۆپێشاندان ڕوو ئەدا نا بەڵام میدیا ئەتوانێت کاریگەری هەبێ لەسەر ئەوەی شتەکان بۆ بارودۆخەنە ڕوات بەڵێ ئەمە قسەیەکی ڕوونە کە میدیا کاریگەری و ڕۆڵی گرنگی خۆی هەیە بەڵام ئەو خۆپێشاندانەی کە ڕوو ئەدەن وە سلووکی خۆپێشاندەر ئەمە یەکەم جار نییە لەم ڕفتارە ڕوو ئەدا کە بەهۆی توندوتیژی و کاردانەوەی خەڵک بەهۆی ئەوەی کە خەڵکێک لە ڕابردوودا یا لە ئێستادا داواکاریەکانی جێبەجێ نەکراوە بەڵام ئەوەی کە بۆشاییەک هەیە لە چۆنێتی کاری ڕۆژنامەوانی من ئەمێ ئەوە بڵێن بەر لەوەی کە دۆسەی سوۆسیال میدیا وەڵام بدەمەوە من دڵنیام کاکاروان لەم بابەتە تەواو هاوڕایە لەگەڵما ئەوەیە کە هەر دەستگایەکی ڕاگەیاندن لە هەرێمی کوردستان پێویستە پرەنسیپ و ئیتیکی تایبەتی ئەخلاقی خۆی هەبێ بۆ کارکردن لە چۆنێتی ڕووماڵ لە چۆنێتی دەرخستنی چ جۆرە وێنەیەک یا
فلتەرکردنی چ جۆرە وێنەیەک نەک فلتەرێکی تەواو بۆی کە زانیارەکە قەدەغە بکە بەڵکو زانیارەکە بگەێنێ بەڵام لە شێوازی گەیاندنی دیمەن یا وێنەیەکی دیاریکرا و بتوانێت بەتابەت کە من مەبەستم لە دۆسی دەرخستنی خوێنە ئەو شتانی کە خوێنیان تایە عادەتەن بەشێکی دەستگاکان فلتەری ئەکەن و ئەم کێشەی کە بەڕێستان ئەمڕۆ تەرحی ئەکەن هەر کێشەی ئەمڕۆ نییە و بەتەنیا کێشەی خۆپیشاندانەکان نییە کێشەی سەردەمی شەڕی داعش و چۆنێتی ڕۆماڵکردنی ئەو ئەومان کردووە کە میدیا ئەبێ ڕۆڵی چی بڵێ کە یەکێک لەم کێ مەبەستم لە مێژووی کێشەکەیە کە بۆ کێگەڕێتە من باسی ئەم دۆسییان ناکەم ئێمە چەندین دۆسی هاوشێوەمان هەیە لە دەرخستنی تەرمەکان چۆنێتی پیشاندانی بەشێک لە دیمەنەکان کە هەیە کێشە بوون بۆ دەستگا ڕاگەیاندنەکان بۆیە پێویستە دەستگای ڕاگەیاندن پرەنسیپی و ڕێنمایی تایبەتی هەبێت بە دەستگا ڕاگەیاندنەکە و نەک هەر بۆ خودی دەستگا ڕاگەیاندنەکە بۆ پەیامنێرەکان و ئەوانەی کە ڕووماڵەکەن تەنانەت بۆ ئیتیکی ئەخلاقی لە نێوان کارمەندەکانی دەستگا ڕاگەیاندنەکە حتا لەسەر بنەمای جۆری کۆمەڵایەتی لە نێوان کچان و کوڕانی دەستگا ڕاگەیاندنەکە پێویستە ئەم پرەنسیپانەی هەبێ. خاڵی دووەم پێویستە دەستگای ڕاگەیاندن یاساکانی ڕۆژنامەگەری یاسای دەستخستنی زانیاری تەواوی ئەو ڕێنمایانی کە هەیە تەنانەت یاسای پارتە سیاسیەکانیش کە هەیە بەتایبەت ئەوەی کە مادی 13 بڕگەیە کە ئاماژە بۆواکە هەر دەستگایەکی هەر حزبێکی سیاسی مافی هەیە کە دەستگای ڕاگەیاندنی هەبێ هەموو ئەمانە پێویستە بە پاکێجێک لەبەر دەستی خودی ڕۆژنامەوان بێ. خاڵی سێیەم پێویستە ڕۆژنامەوان ڕاهێنیانی پێ بکرێت چۆن لە کاتی پشێوی لە کاتی تەنگەژە ڕووماڵ ئەکاجاتۆ وڵاتەکەت لە کاتی شەڕابێ وڵاتەکەت لە کاتی خۆپێشاندان و بەیەکدادانی ناوخۆیی بێ وڵاتەکەت لە سەردەمی شەڕی ناوخۆیە بێ لە کاتی بوونی هەر جۆرە تەنگژەیەک پێویستە تۆ پرەنسیپت هەبێ و ڕاهێنان بە ڕۆژنامەوانەکانت بکەیت بەداخۆ زۆرێک لەو ڕۆژنامە نووسانی کە دەستگا ڕاگەیاندنەکە مجازەفە بە ژیانی ڕۆژنامە نووسەکانیانەکەن ژیانیانە خەنە مەترسێوە هیچ جۆرە ڕاهێنانێکی ڕۆژنامەوانیان بەم ڕۆژنامە نووسانە نەکردووە و هیچ یەکێک لەو پرەنسیپانی کە لە سەرەتا باسم کرد بۆ پاراستنی بەتایبەت بابەتی سەیفتی ڕۆژنامە نووس شەڕە گولەیە لە هەموو شارەکان بەبێ خودا و بەبێ درعی تایبەتی ینی ئێلەگی خۆپارێزی ئێنێرێتە ناوەندەکانی ڕۆماڵکردن کە هەمووی وەک سەندیکای ڕۆژنامە نووسان پارێزگاریتان لەو ڕۆژنامە نووسانە کردووە کە نیازخان باسیەکەت ئێمە خورمان بۆ کردنەوە بەڵێ چەندی خورمان بۆ کردن چۆن خۆی پارێزی بەڵام ئەو کەلوپەلی کە ئەم باسیەکە من ویستم بە پاکێچێکی کامل لە ئەمریکاوە 100 دانە بۆ سلێمانی وەرگرن بەڵام موافقەتی وەزارەتی ناوخۆیە ویست کە گولە نەبەر ئەوەی کە دەرعی پیاڵێن ئەویان بە تایبەتی زۆر هینێکی سکوریتی زۆر لەسەر ئەجینا لەسەر لەگەڵ ڕێکخراوێکە ڕێکەوتیم بووی کە بۆیان بێنینە ئێرە لەگەڵ کۆڵە پشتەکەی کە هەموو شتێکی تایە هەر لە ئیسعافاتی فێرس ئەید و ئەوانی کە پێوتری داخودەی ئاسن و ئەمانە بەڵام ئەوە حاڵەتێکە ئەگەر ئەوەش نەبێت تەنها جلوبەرگ تەنها هێلێکێک 650 هێلەکەم دابش کردو من لە سلێمانیە هێلێکی ڕۆژنامەنووسی کە لە دواوە بە ستاندار لێ نووسراوە پرێس لە پێشەوە لێ نووسراوە سلێمانی ئەمە بۆ ئەو ناوچی کە ئێسن ناوچی ئێمە سلێمانیە بەڵام ئەبینم یەک ڕۆژنامەنووس لە بەری ناکە کە لە بەری ناکە چی ئەڵێ ئەمە کەسێکی چالاکوانی سوۆشیال میدیا یا ڕۆژنامەنووسێکی ڕێگە پێدراوە لەم حاڵەتەیە ئەمە کێشەکان هەنێکشی عید بە ئێمە 100 جار ئێمە پێمان تومانە لەکوێ پێویستی کرد پێمان بڵێن بێن بەدەمتانەوە مثلەن هەورازخان خۆم تەلەفۆنم بۆ کردە کە تۆ نای هەورازت برد بۆمبی دووکەڵاوی بەرکەوتوو هەناسێ تەنگ بوو یعنی خۆی مەفروزە کە ئەو بێت من سکاڵە تۆماکە من بڕۆم بەدەمیەوە بەڵام من خۆم تەلەفۆنی بۆکەم ڕۆژنامەنووسەکانی ئێمەش کەم تا زۆر کەم تەرخەمیان هەیە لە حاڵەتێکە جینا جلوبەرگ ئەگەر پێشتر ئەیانوت هێلەکەکە گرانە بە 30,000 و 40,000 نیمانە هەموو کەناڵێک بە پێی ژماری ئەندامانی هێلەکمان یاونەتیە تعلیماتمان تەبع کردووە هەموو جارێک ڕێنمایی بڵاو ئەکەینەوە بەڵام لە کاتێکە کە پشێوی دروست ئەبێت ڕۆژنامەنووسیش سەری لێ ئەشێوێ لەم حاڵەتەیە ینی بە تایبەتی ڕۆژنامەنووسە کچەکان کە ئێساتێ لێرە و لەوێ کەمتر ئەتوانن ڕاکەن ناتوانن لە حاڵەتەکە ینی لە ناو دووکەڵەکە و لە ناو بەردەفرچێکا ئێمە بەردەوام ئەوەی کە سنووری سلێمانی بێ من لەگەڵیان لەگەڵ ڕۆژنامەنووسەکان کەم تا زۆر ئەگەم لە ئیشوکاری هەمویان هەیە لەکوێ مەسەلەن ئیشکالێکی ئەبێت تەلەفۆنەکە لەکوێ ئەگیرێت لەکوێ حاڵەتێک ئەبێت لەم سێ ڕۆژیان من تاو هیلاک بووم بەڕاستی ینی حاڵەتەکان زۆر بووە ئەوە نییە ینی تا ئەیتە لای چەمچەماڵ ئەڕوویتە تەشی ئەڕوویتە هەڵەبجی تازە ئەڕووی ینی وای لێ هاتووە چونکە شتەکە پێ دەڵێم بشێوی دروست بە کە بشێوی دروستە بێ عەرەب پێڵێ فەلەتان ینی لە دەست دەرچوونێک هەیە ئێمە پێشتر مانیوە هەبوو یەک ڕۆژنامەنووس مەسەن ئیشکالێکی هەبوو بەڵام لە ڕۆژێکە 20 ڕۆژنامەنووس سکاڵای هەیە گلەیی هەیە برینارە بێ بەرەکەوێ بەردی بەرە زۆربیان بردیان بەرکەوتووە ڕۆژنامەنووسەکان کۆمەڵێکیان کاتون گلەیەکەڵێن بردمان بەرکەوت ئێستا من نازانم ئەم بەردی ڕۆژنامەنووس بەردی خۆپیشاندەرە یا بەردی هێزەکانە هەنێکیان بەداخەوە ئەڵێم لەگەڵ ژنەکان هەنێکیان
نوعما لە تحرش و لە ئەمانیان بۆ هین ینی ئەلفازی قسەی خراپیان پێوتون ئەمانە ئەمە وەزعی سیاسی وەزعی اقتصادیە وەزعی میدیای پێوەستە بۆ وەزعی سیاسیەوە هەر کاتێک ئێمان لە کەش و هەوایەکی سیاسی ئاراما بووین ڕۆژنامەنووس پشتێنی لێکاتەوە ڕۆماڵی خۆی ئەکات بە ئەکادمی بەڵام کە بشێوی دروست دەبێ حاڵی بازار حاڵی شۆفێرەکان حاڵی دایکەکان حاڵی یانیکە هەموو سێکتەرەکانی ژیان هەموو ژنگەکانی ژیانی کوردستان هەم ئەوەستەیە هەم ترس و دڵڕاوکیەک دروستە بێ بەداخۆ لە مێساتە من کە کوڕەکەم ڕاتە دەرەوە ئەترسم کە ئەگەڕێتەوە کاروان تایبەت بۆ ڕووماڵانی کە ئاکرێت لەلایەن دەستگاکانی ڕاگەیاندنەوە ئەگەر باسێک لە ڕۆڵی ئیدعای ئام بکەین هەرچەندە وا باشتر بوو کە ئیدعایەکی ئام لەگەڵ ئێمە ئامادەی هەبێت بەڵام ئامادە نەبوون ئێوە وەک سندیکای ڕۆژنامەنووسان و ئەو کەیسانی کە پێشتر هەبوون ئیدعای ئام تا چەند داواکاری گشتی هاتۆتە سەرخەت لەسەر دەستگایەکی ڕاگەیاندن کە شێوازی ڕۆماڵکردنەکانی بە شێوەیەک نەبوو بێت کە یاسایی بوو بێت داواکاری گشتی عادەتەن گوێ لە ڕای هاوڵاتیان نەکرێت هەنێ جار خۆی ئاگاداری زۆر وردەکاری نییە بەڵام ئێمە ئەو ئیشانی کە لەگەڵمان کردن تا ئێستا چەند ئیشی کشمان پێکەوە کردووە لەگەڵ داواکاری گشتی لە سنووری سلێمانیت بۆ باسەکەم ئەوان سجابیان هەیە ئێرە ناو وەزعەکەەوە ئەگەر پێویستکە مەسەرەن کەسێک شتێکی خراپ بڵێ شوێنێک بێت پێویستکە تەدەخل بکات تەدەخلەکە دەسەڵاتیش لای ئەوانە ئێمە وەکو سندیکای ڕۆژنامەنووسان وەکو ڕۆژنامەنووسان دەسەڵاتێکی نە ئیداریمان هەیە نە سیاسیمان هەیە تەنها ڕێنمایی ئیشی ئێمە ئەتوانین ڕێنمایی ئەو کەناڵە بکەین کە ئەمە وا نابێ وا ئەبێت کە بەجێت ناکە ئەو کاتە داواکاری گشتی بەپی ئەو یاسایانی کە بەرقەرارن لە هەرێمی کوردستانە چ یاسا ڕۆژنامەوانەکان بە یاساکانی ئەحوال شخصی ئەوانی تر بێت هەڵسوکەوتەکەن بەڵام لە حاڵەتێکی ئاوا هەیە پێدەڵێم جارێکی کە لە ماوەی ئەم سێ ڕۆژە ئەوەی کە من هیلاک بووم لە ماوەی ئەم سێ ڕۆژە لە ماوەی ساڵی ڕابردووە بەقدر ئەم سێ ڕۆژە هیلاک باشە نیازخان کاکەڕان باسی لێو کرد کە لە ئێستا جۆرێک لە پشێوی دروست بووە قسەی ئێوە بۆ خەڵک وە بۆ بە هەمان شێوە بۆ دەستگا ئەمنیەکانیش چی یعنی چۆن مامەڵە بکرێ بۆ ئەوەی کە هیچ لایەک زیانی پێنەگات زۆر باشە خاڵی یەکەم لەسەر داواکاری گشتی ئەوەستم داواکاری گشتی بەداخەوە دەسەڵات زۆربەی کات بە جۆرێک تەماشای داواکاری گشتێکا بۆی کە داواکاری گشتی چاودێر بێ بە تەنیا لەسەر میدیاکان لە هەر شوێنێک بەپێ ئەو پرەنسیپانی لە یاساکان هاتووە کە پێچەوانە بوو ئەم بێسکاڵا تۆمارکە و ئاراستی دادگای بکە بەڵام داواکاری گشتی ئەرک و بەرپرسیارەتێکی گەورەی لەسرە پێویستە داواکاری گشتی وەک چۆن بەرگریکردن لە مڵکوماڵی گشتی یا پاراستنی مڵکوماڵی گشتی بە هەدەرنەدانی سامانی گشتی لە چوارچێوەی مافی گشتی تەماشاەکە پێویستە دۆسیەکانی ڕۆژنامەنووسان و ئازادی ڕادربڕینیش بە هەمان ئاست تەماشا بکە بەڵام بەداخەوە زۆر بەداخەوە ئەوەی کە ئەیڵێم دەستگای داواکاری گشتی کە بەداخەوە دەستگایەکە لە ناو وەزارەتی داد کە پێویست بوو سەر بە ئەنجومەنی دادوەری بە پێی دەستوری عێراقی تا ئێستا داواکاری گشتی بە هیچ جۆرە کەیسێکی بەرگری لێ نەکردووە یان نەجوڵاندووە کە لەلایەن پێشێلکارانەوە دەدژی ئەوان جوڵاندە بێتی بۆی کە مافی گشتی یا ئازادی ڕادربڕین یا دۆسی ڕۆژنامەنووسان پێشێلەکەن خاڵی دووەم خودی پەرلەمانی کوردستانیش لەم بابەتە تەواو بەرپرسیارە ئێمە ڕاستاڵێن دەسەڵاتی جێبەجێکردن ئەم بنەمایانە پێشێلەکە زۆرجار دادگاکان ئەم بنەمایانە پێشێلەکەن داواکاری گشتی بەڵام پێویستە پەرلەمانی کوردستانیش لە دۆخێکی وەها کە ئەم هەموو پێشێلکاریە هەیە پێویستە بانکهێشتی وەزیری ناوخۆ بکە ئەگەر لە پێشمەرگە تێوەگلاون بۆ لە دۆسی هاوشێوە هەیە وەزارتی پێشمەرگە بانکهێشت بکە بۆی لێ پێچینەوە بکرێت لەسەر ئەو هەموو پێشێلکاری کە بە هەزارانن هەر خودی سندیکای ڕۆژنامەنووسان چەندین هەزار پێشێلکاری لە بەرامبەر ڕۆژنامەنووسان تۆمار کردووە بە چەندین دۆسی گەورە ناکرێ هەموو ئەم دۆسەیە بەبێ بەرپرسیارەتی تێپەڕێ خاڵێکی تر لەسەر چۆنیەتی مامەڵەکردن لە کاتی خۆپێشاندانەکان بە دڵنیایی ئێمە هەمیشە جەختمان لەسەر ئەو کردوتەوە چۆن ئەڵین پرەنسیپ هەیە بۆی ڕۆژنامەنووسان مامەڵەی لەگەڵا بکەن یەکێک لەو پرەنسیپانە ئەوەیە کە خودی خۆپێشاندەرانیش لە هەموو ئەو دۆخانی تووڕەبوون نیگەرانی بێکاری ستەم لە هەرێمی کوردستان بە هەموو ئاستەکان هەیە پێویستە ئەوان پاڵ پێوە نەنرێن هەمان سیفەتی ئەو لایەنە ستەمکارانە دووبارە بکەنەوە کە بە درێژایی ساڵانی ڕابردوو لە بەرامبەر ئەم هەوڵاتیانە ئەنجام درراوە یەکێک بە شەقنەدانی یا ستەم نەکردنە یا بەقەت ئەوە نەدەسەڵات و گەلە کۆمەیەکە هەیە لە خەڵکێک کە سڤیلن لیان بدرێت یا هێرش بکرێتە سەریان بە دڵنیایی ئەمە مەترسی دیکە دروست ئەکات و باشەگەر بەکوتی وەڵام بیت سپاس دەکەم کاتی بەرنامەکەم زۆر کەریماوە دەستگا ئەمنیەکان خۆ دوجار ئەوانیش خەڵکی هەر ئەم شارن و هەمووی براو کەسی یەکن یانی ئەوانیش چۆن مامەڵە بکەن لەگەڵ خۆپیشاندەراندا دەستگا ئەمنیەکان پێویستە ڕێز لە خۆپێشاندەران بگرن و ئەم هێرش و تونندوتی ژیانە و زۆر بۆم گرنگە خاڵێک بڵێ مەزانم ئەڵی پەیوەندی بە بەرنامەکەەوە نییە بەڵام یەک داوا
کە بەڕاستی بەرچاومانە ئێمە ڕۆژنامەنووسی نەتوانین دۆسەکان شرۆڤەکەین وەک خۆی بیگەێنین تەنیا ئەوەنە ئەڵێن ئەوەندە مامەڵەی کە دەستگا ئەمنیەکان و پارتە سیاسیەکان لە بارەگاکان لەگەڵ حەشتی شعبی کردیان تکایە هەمان مامەڵی کە لەگەڵ حەشتی شعبی کردان بارەگاکانتان چۆڵ کرد بۆی بەریەکەوتنتان نەبێ وە گولە نەتەقێنن لە بەرامبەر حەشتی شعبی تکایە هەمان مامەڵە بکەنەوە لەگەڵ خۆپێشاندەرەکان بۆ ئەوەی ئەمانیش بەردبارانی ئێوە نەکەن و ئێوەش بەرگولەتان نەدەنەوە و بارەگا حزبەکان ئەگەرچی ئێمە ئەڵێن پێویست ناکات و نابێ هێرش بکرێتە سەر هیچ کەسێک و مڵک و ماڵ بسووتێنرێت لە چی لە تایبەتی و لە گشتی بەڵام ئەوەی کە گرنگە جەختی لێ بکەینەوە ئەوەیە کە پێویستە هێزە حزبەکان ئەو پارتانی کە هەیەن ناوەندەکانن پێویستە لێ دوور بکەونەوە ئەمانە ناوەندی داهێنان و کۆمەڵێک بابەتین ڕاستە مافی حزبەکانە بنکە و بارەگایان هەبێ بەڵام بەم جۆرەی کە هەیە پێویستە ڕێز لە خۆپێشاندەران بگرن لای کەس بۆی ناڕەزایەتی تووڕێی زۆر باشە زۆر سپاس نیازخان کە کاروان کۆتا قسەی جنابتان بە تایبەت بۆ ڕاگەیاندنەکان کە ڕووماڵەکانیان بە چ شێوەیەک بێت من ڕووی دەمەکەمە سەرجەم ئەو کەناڵانی کە سەر بە سنووری سلێمانین بەڕاستیانێ هەموو جارێک ئێمە ئەڵین کە لە پشێویە ئەرکی ڕاستەقینی میدیا دەرەکەوێت لە کاتی ئاسایی ئە میدیا ئیشی ڕۆتینی ڕۆژانی خۆیەکە لە کاتێکی ئاواییە کە چواردەورە بێ بە ئاگەر میدیا ئەتوانێت ڕۆڵێکی ڕاستەقینی خۆی ببینێ ئەو ڕۆڵی کە پێویستە ببینێت نەک ئەو ڕۆڵی کە ئەوێ بیبینێت هەنێ حاڵەت هەیە هەموو کەس دەزانێت لە میدیا بێ ڕوونیکێتەوە کە تۆ هەڵاوسان هەیە بێکاری هەیە نەبوونی موچە هەیە ئەمانەمان هەموو باس کردووە بەڵام خۆ ئەبێ ئەوەش باسکەی کە سووتاندنی فەرمانگەیەکی حکوومەت ئەرکی چییە باش یا باشنی هەر ئەوەنە لە گەنجێکی بگەێنە کە ئەم سجلە ئەسووتێنی کە ئەم مزگەوتە ئەسووتێنی کە ئەم دایرە ئەسووتێنی کە ئەم ئێوارەیە سنووقی پاری بەخشینی کۆمەڵی ئیسلامی لە ناو بارەگەکەیانە براوە ینی ئەڵێ پارەکە سنووق لە سنووقەکەی بۆ پارەی هەتی ئەوە پارەکە براوە کەناڵەکانی ڕاگەیاندن میدیاکاران ئەمە واقعی حاڵە ینی ئەمە تاریخ دوای بەزەی بە ئێمایان نایەتەوە چۆن بە ڕەشمان و تۆ ڕەش ئەبێ بە سپیش بڵین سپی هەموو شتێک وەک خۆی میدیاکار گەیاندنی زانیاری هەیە بەڵام لە عینە کاتیشا ئەبێ هەنێ سێرڤیس تەقدیم کات ئەبێ ڕوونکردنەوە ئەبێ وشارکردنەوە بێت تەنها لەسەر میدیاکانی شاری سلێمانیە بێگومان من سنووری دەسەڵاتی ئەو لەقە ئەڵێم کە من هاتم بەناویەوە قساکەم بێگومانەوە میدیاکە باسەکەم ئەمە ستانداردێکی دنیاییە میدیا ئەبێ تربیەت و تەنشێشی هەبێ ئەبێ خەڵک پێکاکە ئەمە خراپە ئەمە باشە هەناوکو هەرزەکارێک نازانێ ئیشەکە چۆنە تازە هاتوتە سەرجادە بەڵام بۆیە ئەڵێم ئەرکی میدیا بە تایبەتی ئەو هەواڵانش ئەو برادرانش ئەو هاوڕێیانش ئەو کەسوکارانش کە سوشال میدیا بەکارێنن ڕاستی ئەو فلتەریشن ناکرێن ڕاستی ئەوە یاسایکاری ڕۆژنامەگەری ناتانگرێتەوە بەڵام ئەرکی ئیتیک ئەرکی مێژوو ئەرکی خۆشەویستی شار و لادێ و گوند و شەقامەکەی خۆت ئەدگرێتەوە درختێک ئەشێنیتەوە ئەم درختە هەر شکاندەوەی درختەکە خۆی لە خۆیان جەریمەیە بۆیە ئەبێت ئەوانش کە چالاگوانی تۆڕە کۆمەڵایەتەکانن بە بەرپرسیارەتیەوە هەستکەن ئەم حاڵەتە یەت و تێئەپەڕێ ئینشەڵا ئەم گرێکوێرەی موچە و نەبوونی موچە و بیئیشش ئێمە وڵاتێکی دەوڵەمەندین میدیا ئەبێ ئەوە بۆ خەڵک ڕوونکاتەوە ئەمە حاڵەتێکی لە فەسادێکەوە لە گەندەڵیەکەوە ئەمە دروست بووە کە ئێستا خەڵک بێ موچی ئەجینا ئێمە ئەبێ لەسەر کەنزی ئاڵتون و نەوت و غاز و ئاوی شیرین و هەموو شتێک لێرە کاتی خۆی لە تەوراتە بە بەهەشت ناو براوە ئەم ناوچەی ئێمە پێڵەن جەنەت عەدەن بەهەشتی عەدەنە باوەڕ بکەن زۆر دەوڵەمەندین ئەگەر دەست لە ناو دەستکەین بە دوور لە ئەم پشێویە بە دوور لە سووتاندن بە دوور لە ئاگر دەستخێنە ناو دەستی یەکتر ئەتوانین کەم تا زۆر ئەم قۆناغشتێ پەڕێنین و میدیاش بەو ڕۆڵە هەسێکە پێویستە لەسەری هەستێ وهۆی سەلامەتی بۆ هەموو لایەگە خوازم سپاس بۆ هەریەک لە میوانەکانم بەڕێز کاروان ئەنوار سکرتێری لقی سلێمانی سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان بەڕێز نیاز عەبدوڵڵا ڕۆژنامەنووس هەروەها بەڕێز هەڵەد یەحیا کە لە قەزای چەمچەماڵەوە لەگەڵمان ئامادە بوو بەداخەوە برایەکی ڕۆژی دوێنێ لە خۆپیشاندانەکاندا بۆتە قوربانی سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەری بەرنامەکەم بوون ئێمەش بە هیوای ئەوەی کە ئەم دۆخە شتێپەڕێ و میدیا و دەستگاکانی ڕاگەیاندنیش بەرپرسیارانە مامەڵە لەگەڵ دۆخەکەدا بکەن تا بەرنامەی داهاتوو بە ئازیز دەگەمەوە شاد و بەختەوە